هێرشیان کرد بۆ گوندەکانی ڕۆژاوای کەرکووک کە زیاتر لە 12 گوند کۆنتترۆل کرایەوە لەو ڕۆژەوە تا ئێستا خێزانە ئاوارەکان یاخود ئەو خێزانانەی کە لەژێر دەسەڵاتی چەکدارانی داعشن ناوە لە ژێر دەسەڵاتی چەکدارانی داعش هەڵدێن و دێنە سنوورەکانی پێشمەرگە. بەڵام ئاخۆ ئەبێ بۆچی ئەم هاوڵاتیانە لە ناوچەکانی خۆیان یاخود لە ماڵەکانی خۆیان هەڵبن و بێنە سنوورەکانی پێشمەرگە کە لێرە لە کەم پێکات جێگای نەکرێتەوە. ئێستاش ژمارەیەک لەو خێزانە ئاوارانە یاخود لەو خێزانە عەرەبانە هاتوونەتە ئێرەوە. ئەمە لێ نەپرسین کە ئاخۆ هۆکاری هەڵاتنیان لەژێر دەسەڵاتی چەکدارانی داعش چییە. وە دێرە ئەم هاوڵاتیانەی کە لێرەن سەرجەمیان هاوڵاتی عەرەبن لە گوندەکانی سەر بە قەزای حەویجەوە هاتوون. ستاو لەبێ ئێوە بۆچی لەژێر دەسەڵاتی چەکدارانی داعش هەڵاتن هاتن بێرە خراپن یعنی ڕیش دەبێ نەتاشی جگارە نەکێشی ئەبێ دەستکێش بکەیتە دەست گۆرە بە بکەیتە دەست بە کەیف خۆت دەرناچی تیارە بێ ئەوان دێن لای ئێمە تیارە لە ئەوانە بدا ئێمە شەمرین. کاکە عالم لەوێ مرد لە برسە هیچ کار نییە شتێ نییە لە عالەمە هین پێشمەرگا دەن و خۆیانە شارنەوە ناو ماڵ خۆمان ئێمە بۆ چۆ بڕۆین عالم ئێستا لەوێ تەطبیقیان کردووە نایە لە دیەکە دەربچی ئەلێ یان لە گەرمان نەمرن ئەوە حاڵە ئەوە ئیسلامە ئیسلامەوەکە باشە ئەو شتانی کە بەسەرەوە ئیسە پێێنن چین بۆ نمونەوان چیان لە ئێوەوێت کامە داعش ئەلێ ناو لەگەر ئێمە ئەمینن پێکەوە ئەمرن یان لە گەرمانە بێن یان ئێمە لەناو ئێوە دەرناچین. بەردەوام باز لەوە کراوە کاتێکە ئەم خێزانە عەرەبانە دێنە سنوورەکانی پێشمەرگەوە چەکدارانی داعش خۆیان تێکەڵ بەمانەکەن و ئەیانەوێت وەکو شانەی نستوو لە نێو شاری کەرکووک یاخود لە سنوورەکانی کەرکووک کاری توندوتیژی یاخود پشێوی بنێنەوە لە سنووری هەزی پێشمەرگە. لە پشتەوەڕە داعش تەقێکی زۆری لێکردن لەم کۆمەڵ خەڵکی هاتبوون تەقێشێک زۆر لێکردن تەنانەت چواری لێکوشتن حوتی لێ بریندارکردن توانیمان بە توانە و هێزی خۆمانەوە پێش بگرین لە هێرشکەی داعش و جەماعەتەکە ڕزگارکردن و پێشوازانکردن بێنە سەرەوە. کەواتە بەپێی ئەمارانی کە وەکو هێزەکانی پێشمەرگە باسیەکەن لە ماوەی هەفتەی ڕابردووە تا ئێستا کە زیاتر لە 12 گوند کۆنتترۆل کرایەوە زیاتر لە 650 خێزانی عەرەب لە سنووری ناوچەکانی چەکدارانی داعش هەڵاتن و هاتوونەتە سنووری هێزەکانی پێشمەرگە. بەوەش وەکو هێزەکانی پێشمەرگە خود فەرماندەکانی پێشمەرگە باسیەکان مەترسی لە داهاتوودا مەترسی دروستاکات چونکە ئەگەری هەیە لە نێو ئەم خێزانانە چەکدارانی داعشیان تیا بێ وەکو شانی نووس و کارکەن. ڕۆکان جافێنارتی بەرزایەکانی باتێەوە.